ئافرەتێک مردووە لە مێژەوە مردووە پرسیار لەو مردووە تازەی گۆڕستان دەکا کە دەیێنن بۆ گۆڕستان و دەیناسێ پرسیاری پیاوەکەی لێ دەکات بەو کابرا مردووە تازە دەڵێ ئەرێ پێم بڵێ پیاوەکەم چی کرد لە دنیا لە دوای من لە دوایەوەی کۆمەڵێ منداڵم بۆی بەجێهێشت ئەگەر بێت و ئەو کابرایە لە دوای ئافرەتەکە مرد بێت بیمەعنا ئەهلی بەهەشت نییە دۆڕانوێتی کاتی ئەم وەڵام ئەدەتەوە دەڵێ قەد مات ئەوش مردووە لە دوای تۆ ئەوش دەڵێ ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون هەموو مامڵکی خۆین بۆ لای خوددا دەگەڕێینەوە بەڵام ئاخ ذهب بی إلى أمه الهاوية ئەویان بر بۆ لای دایکەکەی کە دۆزەخە ئەو کاتە نایبینێتەوە بەڵام ئەهلی ئیمان لە گۆڕستان سەردانی یەک دەکەن ئاگایان لە گوزەران و حاڵی یەک هەیە مردوویەکی تازە بچێ بۆ گۆڕستان ئەگەر ئەوانەی لە گۆڕستانەکانی پەنجاعالین ئەو مردووە بناسن ئەگەر ئافرەت بێ یاخود پیاو بێ بەس ئەوەنە کە بیناسن ڕوحیانەتەکەی دێ بۆ لایە پرسیاری لێ دەکەن سۆراغی ماڵەوەی لێ وەردەگرن زەلامی وەش هەیە کەوا مردووە لە کۆنەوە خێزانی جێهێشتووە پرسیاری خێزانەکەی دەکات ئەرە پێم بڵێ خێزانم لە دوای من بە دیار منداڵەکانەوە دانشت و یاخود شووی کردووە ئەو کاتە وەڵام ئەدرێتەوە فيعرض عليهم أعمالهم هەموو کردەوەکانیان پێشان ئەدرێ برا بەڕەزەکانم ئینسانی مردوو کە کاتێک دەمرێ هەموو کردەوەکانی ئەهێننە پێت چاوێەوە تۆ ئەم کردەوانانت ئەنجام داوە ئەگەر چاکە بێت ئەهلی بەهەشتی ئەگەر خراپەش بێ بە ئەندازەی خراپەکەت تاوان ئەچێژیت فإذا رأوا حسنا فرحوا واستبشروا ئەوانەی کەوا هاتوونە پرسیاری کەسوکاری خۆیان لێ دەکەن دوای ئەوەی کە لێی دەبنەوە چاوەڕوانی تۆ دەکەن دەبینن کردەوەکانت ئەهێننە پێت چاوەوە ئەگەر بێت و کردەوەکانت باش بێ ئەوانەی گۆڕستانیش کە تۆ دەناسن لە دەورت خڕەوە بوونەوە کۆبوونەتەوە فەریحوا ئەوانش دڵخۆش دەبن وەستەبشیروا ئەو کاتە باوشت پێیا دەکەن و پیرۆزباییت لێ دەکەن کەوا لە پرسیارەکانی ناو گۆڕ تۆ ڕزگارت بووە کاتە برا بەڕێزەکانم مردوو ئاگای لە زندووە وە کاتێکیش کەوا مردوو ببێیت بۆ گۆڕستان ئەوەی لە گۆڕستان دەیناسێ لە دوای لێبوونەوە لە پرسیارەکانی ئەگەر ئەهلی ئیمان بێت ئەوە ئەو کاتە پرسیاری کەسوکاری لێ دەکەن